لێکێک لە یاریەکانی هەفتەی چواردەی خولی ئەستێرەکانی عێراق نەورۆز لەسەر یاریگاییانەی سلێمانی ناسراو بە مەلعەبەکە پێشوازی لە تەڵەبەی بەغداد کرد. نەورۆز هەرزوو لە یەکەم دەرفەتی یاریەکە لە خولەکی هەشت لە ڕێگەی محەممەد سامی بە گۆڵ یەکەم پێشکەوت. شوف الكرة لمحمد سامي توغل داخل منطقة الجزاء لعبها بيمينه على يمين الحجم. ڕێژەی هێرشەکان لە نیوە یەکەم بۆ هەردوویانە کەم بوو. ئەم لێدانە ڕاستەوخۆی محەممەد سامی لەسەر گۆڵی تەڵەبە مەترسیدار بوو، بەڵام دلۆڤان مەهدی گۆڵپارێز بە زەحمەت دووری خستەوە. نیوە یەکەم بە ئەنجامی گۆڵێکی بێوەڵام بە سوودی نەورۆز کۆتایی هات. لا نیوەی دووەم تا ناوەڕاستەکەی ڕووداوێکی گرنگی لە خۆی نەگەێت. لا خولەکی 68 محەممەد بن تەڕشە ئەنجامەکەی بۆ تەڵەبە یەکسان کردەوە. محمد بن طرشة شوف كرة ملعوبة ومحمد بن طرشة من لە کاتێکدا نەورۆز بە دوای گۆڵی دووەم و پێشکەوتندا دەگەڕا لە کەشە باراناویەکەی سلێمانی و لە خولەکی 85 بە هەڵەی گۆڵپارێز محەممەد ڕەحیم تەڵەبە لە ڕێگەی زەید ئیسماعیلەوە بە گۆڵی دووەم و پێشکەوتن گەیشت. جول 85 من عمر المباراة الأنيق بحاجة إلى هدف فوز وهدف لە دوا ساتەکان نەورۆز هەوڵی زۆری بۆ گۆڵ یەکسانیدا، بەڵام پێی نەگەیشت و پێشکەوتنی یاریەکەی لێبوو بە شکست. بەم شێوەیە نەورۆز بە 20 خاڵەکەی بە کاتی لە خانەی پێنجەمی ڕیزبەندی مایەوە. تەڵەبەش ڕێژەی خاڵەکانی گەیاندە نەورۆز. حوسێن محەممەد، کەناڵی پێام.